داواکارەکان ئێمە هەمومان یەک قسەکەین شەرت نییە هەر دەرماڵە بێ کاکە ئێمە کێشەمان هەر دەرماڵە نییە ئێمە کێشەمانەوەی دەستی حیزب لە ناوزانکۆیە ئێمە کێشەمانەوەیە کە مافمان خوراوە کە ڕێزمان ناگیرە ئەینە کی حەزی بەوەیە ئێستا لە باتی من لە محازەرا بن لە باتی من زانستە فێر بم لێرە وەساوم ئەزانی ئەم هەفتەیە کە زانکۆ داکرا خوێندکار هەبوو پارەمان بۆ کۆکردوێتەوەی بچێتە ماڵەوە بەخوا پارەی پێنەبوو بە پاسێ بگرێ بچێتەوە ماڵەوە پارەمان بۆ کۆکردوێتەوە یعنی خوێندکارێکی ئەوە ئەزانی چەندێک پێویستی بە پارەیە 40,000 لەوەچێ بۆ خوێندکارێکی تر زۆر نەبێ بەڵام بۆ ئەو زۆرە کە کرێپاسێکی پێنیە بەخوا لەگەڵ ماسەکەوتەوتێتی توخوا 750 پێ بمەیتێ ئێخە خوێندکار ئێمە پێویستێتی ئەدەرماڵەیە لەوەچێت تۆ زانکۆکەی پێ بەڕێکە ئێستا دوو مانگی ئێمە دەوامان ڕۆشتەوە دوو مانگ ئەگەر دوو مانگە مەعاشی ئەو 40,000 60,000 وەرگرتایە پێویستی ئەو بەوە بوو کە بێ بە من بڵێت خوا پارەم پێ نییە پارەیەکم بۆ کۆکەرەوەی بچمە ماڵەوە پێویستە جگە لە دەرماڵە شتی ترمان هەبێ بۆ نمونە کەراسانیکردن بۆ جەماعەتی پاراڵێڵ و ئێواران کە بەڕاستی ئەم چینایەتیە بۆ بە شتێکی باو پێویستە سەرەتا ئەوە چارەسەرکەین دوای ئەوە ئەوەی تا ئێستا ئێمە پێمان درراوە سەدەقە بووە دەرماڵە نەبووە پاڵپشتی دارایی بووە یعنی ئەبێ لەسەر شەهادەکانمان بنووسن دەرچی خۆپیشاندانەکان هیچی تر ئێمە پار ئەم ساڵ لەمەوە زمانە ئەم هەموو پارەیە کەس نازانێت چی لێەکەن قسەیەکەیە دەڵێن تەلەبە خۆی حەزی لە خوێندن نییە و ئەوێ خۆپیشاندان بکە تۆ چی هەیە بۆ ئێستا من ڕاستەخۆ حەزەکەم لەو بەشەی کە لێ خوێنم زۆر شت فێر ئێستا من بەیانی نادوو بەیانی تەخەڕوجکەم چۆن نەزانم بۆ مناڵێک پەروەردەکەم ئێ نابێ فێری بم ئەوەیە ناهێڵێ من فێری بم پەروەردەکەی خۆیان حکوومەت خۆیەتی خەتای ئێمە نییە ئێمە هاتوون داوای مافی سەرەتایی خۆمانەکەی ئەوە تاوانە